لێرەکانی هەفتەی نوێمی خولی نایابی عێراق لە ئاستی تازە پێگەیشتووان لە کۆمەڵەی دووەم هەولێر لە سەر یاریگای دووەمی پێشوازی لە قووەت زەویە کرد. لا نیوە یەکەم و سەرەتا کوڕانی خاوەن ماڵ باشتر دەرکەوتن دوای لە دەستدانی چەند دەرفەتێک لە خولەکی 32 هێژە خۆشنا و تازە پێگەیشتوانی هەولێری با گۆڵی یەکەم پێشخست. دوای 8 خولەک بە لێدانێکی سەر قووەت زەوی ئەنجامەکە یەکسان کردەوە. لا دوو دەرفەتیش نزیک بوو لە گۆڵی دووەم لە دەستیدان. بەڵام لە خولەکی دووەمی زیادکراوی نیوە یەکەم بە لێدانێکی موشەگاسا بە گۆڵی دووەم گەیشت. لا نیوەی دووەم شارەکانی تازە پێگەیشتوانی هەولێر بۆ سەر گۆڵی میوانەکەیان زیادی کرد تا لە خولەکی 63 پەیوەند خالید گۆڵی دووەم و یەکسانی بۆ هەولێر تۆمار کرد. لا خولەکانی 77 و 78 لا دوو خولەک مستەفا شاکر و هێژە خۆشناو بە کارتی سوور لە هەولێر کرانە دەرەوە. قووەت زەویە سوودی لە کەمی ڕێژەی یارزانانی تیپی خاوەن ماڵ بینی و لا خولەکی 87 قووەت زەویە لە لێدانێک لە دوورەوە بە گۆڵی سێم و پێشکەوتن گەیشتن. لا خولەکی 92 تیپی میوان بە گۆڵی چوارەمیش گەیشت و یاریەکەی لە بەرژەوەندی خۆی بە کۆتا هێنا. لا خولەکی کۆتاییش هێور بەشدار بە کارتی سوور کرایە دەرەوە. بەم شێوەیە تیپی تازە پێگەیشتوان یانەی هەولێر خاڵەکانی لە 14 خاڵ وەستا و لا پێشەنجی کۆمەڵەکەی مایەوە. بەڵام هەفتەی کۆتایی یاری نییە و قووەت زەویەی خاوەن 12 خاڵ و حدودی خاوەن 11 خاڵ بەیەک دەگەن. زەوڕای خاوەن 12 خاڵیش میوانداری نەورۆز دەکات. لە ئەگەری سەرکەوتنی قووەت زەویە و زەوڕا لە یاریەکانیان هەولێر لە قۆناغی داهاتوو بێبەش دەبێت. بە پێچەوانەشەوە هەولێر یەکێک لە 6 تیپەکەی قۆناغی کۆتایی دەبێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.